دووبارەسەڵاتانی بەزان خۆشەویستانمان هەر لە چوارچێوەی ساڵوەگەری ڕاگەانی کۆمەڵی دادگەری ئەمڕۆ لە شاری سلێمانی دیدارێک ئەنجامە درێت بە ناوی دیداری 25 ساڵ خزمەت و هیوا کە تایدا ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری بۆ پەڕی جۆش و خرۆشەوە تێدا بەشدارە بن و بەجۆر لە جۆرەکان نوێکردنەوەیەک لە خزمەتی 25 ساڵەی کۆمەڵی دادگەری و بیر ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری دەهێنرێتەوە وەرچەرخانێک و نوێبوونەوەیکی زۆر گرنگە بۆ کۆمەڵی دادگەری و یەکەمین دیداری کۆمەڵی دادگەریە ئەنجام بدرێت. بزانین ئاماج لەم دیدارە چییە؟ بۆچی ئەمساڵ بڕیاردرا ئەم جۆرە دیدارە ئەنجام بدرێت و ساڵانی ڕابردوو بوونی نەبووە؟ گفتوگۆی زیاتر دەکەین سەبارەت بە دیدارەکە و سەبارەت بە نوێبوونەوەی کۆمەڵی دادگەری بەڕێز دکتۆر فاروق محەممەد ئەندامی لیژنەی ئامادەکاری دیداری کۆمەڵی دادگەری میوانە لەگەڵماندا و کۆمەڵی گفتوگۆ دەکەین. کاک دکتۆر زۆر بەخێر زۆر سپاس سپاس بۆ دەفەتە بەخێر بیاخواست. لەگەڵ کاکاوە زۆر باسمان لە کۆمەڵی دادگەری و ڕێخستن و 25 ساڵ خزمەتمان کرد. جەنابەت ڕابوچون و چیە لەسەر کۆمەڵی دادگەری و 25 ساڵی کە تایدا چارەکە سەدەیەک دەکات لە خزمەت و خەباتی خۆی. بەڵێ بەناوی خۆی گەورە میروان سوپاس بۆ جەنابتان و سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. دیارە 25 ساڵنەوە بەرکاتێکە کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی ئەو کات و کۆمەڵی دادگەری ئێستا لە بارودۆخێکی هەستیاری ناچووی کوردستان و ناوڕۆتی ئیسلامی کە ڕاگەیەنرا و وەیتر درێژە بەکار و خەبات و تێکۆشانی خۆی داوە تا ئەمڕۆ. لەمای ئەو 25 ساڵەدا کۆمەڵێک قۆناغ و کۆمەڵێک قۆناغی سەخت و هەوراز و نشێوی بەخۆوە بینیوە. کۆمەڵی خاڵی گرنگ و وەرچەرخانی تێدا ڕوویداوە کە کۆمەڵ بڕیاری داوە بڕیارەکانی بۆ ئایندە کاریگەری و توانێتی لە قۆناغێکەوە هەنگاو بنێ بەرەو قۆناغێکی داهاتوو. سەردەمانێ بوو لە دوای ڕاگەاندنی کۆمەڵ و دوای چەند ساڵێک ینی کۆمەڵ تووشی وەزەکی کارەسەتبار و لە گرتن و لە ڕاوەدوونان و لە موشک بارانکردن و لە هەموو کارەساتانە بووە. بەڵام دواتر سوپاس بەخوای گەورە پشتیوانی ئەندامان کۆمەڵ لەو خێرانە دەربازی و بوو بەیەکی لە حیزبە سەرەکیەکانی هەرێمی کوردستان. تەنانەت سەردەمانێک خەڵکانی گرێویان لەسەر نەمانی کۆمەڵ و تاوون و کۆتایەتنی کۆمەڵ دەکرد. بەڵام سوپاس بەخوای گەورە پاشان باوەڵ و هیمەتی هەموو ئەندامانی و کادرانی کۆمەڵ بوو بەیەکی لە حیزبە سەرەکیەکانی هەرێمی کوردستان و لە وێستگەگرینەکانی خەباتی سیاسی و جەماوەری کوردستان قۆناغێک نابینی کە کۆمەڵی دادگەری و سەکردەکانی بەڕێز سەرۆکی کۆمەڵ و ئەندامانی نەخش و پەنجەی خۆیان دیاری نەکردبێت. دکتۆر ئەزانی بە حەجم و مەسەلەن دەنگ و ئەوانە نییە شاهەتی نەهارەکانیشی یەک پەرلەمانتاری جاری وا هەبوو پەرلەمانی ناوەتە ئەوە کە خزمەت بە میلەتەکەی خۆی بکات و بەرەی ستەم لێکراوان بگرێت. ئێمە کۆمەڵێک ڕووداومانێ کاکدانیار مەسەلەن بۆ یەکەم جارێ لە کوردستانە بکرێت کۆمەڵی دادگەری کردوێتی بۆ نمونە بۆ کەم جار کەناڵێکی ئیسلامی کوردی کۆمەڵی دادگەری دایمەزراندووە ئاسمانی بێگومان. بۆ یەکەم جارێک کە سکرتێرێکی پەرلەمانە بێت ئیسلامی بێ لە کۆمەڵی دادگەری بوو. بۆ یەکەم جار لە مێژووی پەرلەمانی کوردستانە سەرۆکی حکوومەت بانگێش کراوێت بۆ لێپرسینەوە لەسەر داوای سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ و بێگومان باوکاری بەشێک لە پەرلەمانتارەکانی دیکە. بەڵام لەسەر داوا و بە پرۆژەی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کراوە. بۆ یەکەم جار لە کوردستان هێزێک بتوانێت جورئەتی بڕاردانی هەبێ بتوانێت پەرلەمانێکی دیزاین کرا و ڕەت کاتەوە و بایکۆتی بکە کۆمەڵی دادگەری بوو. وار کۆمەڵی بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری بوو لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق کە ساڵی پەر ئەنجامدرا بوو یەکەم جار ڕایگەیاند کە داوای کرد کە پێویستە ئەم هەڵبژاردنە دووبارە بکرێتەوە. ئێستا هەنێ لە حیزبەکان گەیشتووە قەناعەتی کە پێویستە انتخاباتە بکرێتەوە و بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری وە لە سەرەتای ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە ڕایگەیاند کە ئەم پەرلەمانە سەر پێ ناکەوێت. ئەوە بینین دوای ساڵ و نیوەک زیاتر کەمتر تیاسە سەر پێ نەکەوتووە. بۆیە کۆمەڵی دادگەری هێزێکی هەڵقوڵاوی ناو خەڵکی کوردستانە و ناو کۆمەڵگەی کوردیە بە بیرێکی ئیسلامی بە سۆزێکی و ئینتیمایەکی نیشتیمانی و نەتەوەی کارەکە و ئەزانێ واقعی کۆمەلگا چی پێویستە و چۆن پێویستە کار بکرێ هەنگاو بدێ بۆی کە ئەم هەرێمی کوردستانە لەم قۆناغانی کە تێکەوتووە ئەکراگە بەجێ کۆمەڵ بکرێت تێناکە و بەدڵنیایی بە هەمان شێوە لە سەربەندی ڕفراندۆمە
بەڕێ سەرۆکی کۆمەڵ ڕاگەیانوتی قسەی کەسێک بکەوێت نەکەرێمێک بێگومان بەڵام یعنی تۆ لە وڵاتێکایی لە هەرێمێکەیە کە دەسەڵاتداران تەنها بە دوای خواست و بەرژەوەندیەکانی خۆیانەوەن بە دوای بەرژەوەندی حیزبی و شخصەکانەوەن و تا ڕادێک دەتوانین بڵێن کە لەم بارودۆخی هەرێمی کوردستان کە بەرەو چەقوەستویی گەیشتووە هۆکارەکەی کە گوێ بۆ دڵسۆزان و بۆ پەیامەکانی لایەنە دڵسۆزەکان بە تایبەتی بۆ کۆمەڵی دادگەری لەلایەن دەسەڵاتداران و نەگیرەوە. کاکتۆر گەربێنە سەر دیدارەکە گرنگی ئەم دیدارە لە چیایە بۆچی بە ناوی 25 ساڵ شانازی و هیواوە ناوراوە؟ بەڵێ دیارەمە بۆنی تێپەڕبوونی 25 ساڵ بەسەر ڕاگەاندنی کۆمەڵی دادگەریەوەیە ئەگەر چی ئەمڕۆ 6 زانین کە کۆمەڵی دادگەری لە سیوێکی 5 2020 ڕاگەاندراوە بەڵام لەورەی سیوێکی 5 ڕاستەخۆ دوای جەژن بوو بۆی ئامادەکەرەکان باشتر بڕوە و دوای جەژنیش ڕاستەخۆ خەڵک تۆزێ پشێک بدا بۆیە ینی خسپانە ئەمڕۆ دیارەمە گرنگی خۆی هەیە کە دوای 25 ساڵ لە خەبات کە با بڵێن دیدارەکە ناوی 25 ساڵ شانازی و هیوایە ئەمانەوێ وەکو خاڵێکی وەرچەرخانی گرنگ دوای تێپەڕبوونی 25 ساڵ لێرەوە پەیامی ڕێز و وەفا و بە ئەندامان و کاریران و سەکردانی کۆمەڵی دادگەری ڕابگەێنین کە لە ماوەی 25 ساڵەدا ماندوو بوون و بێوچان خەباتیان کردووە بێگومان تووشی کۆمەڵێک ناڕەحەتی و ئاستەنگ و تەنانەت کۆمەڵێکی لە کۆمەڵی دادگەری خاوەنی پۆلێک لە شەهیدی قارەمانەوە خانەوادەی شەهیدان کە هەمومان پیان سەربەزین ئەمانەیەکو ڕێز و وەفایەک بۆ ئەو خەباتێک کە لە ڕابردووە کراوە شانازی پێوەکەین و شانازیەکە ڕابگەێنین و ئەو کات دەمانێت هیوایەکیش بە خەڵکو و بە ئەندامان و بە کادران و بە جەماوەری کۆمەڵی دادگەری بڵێن کە کۆمەڵ جێگەی هیوایە و کۆمەڵ بڕیاری داوە کە ئەمە کاتە خاڵی وەرچەرخان بۆ زیاتر با بڵێن پێدانەوەی گڕوتین بە کاری خۆی بە تێکۆشانی خۆی و ئەو ڕێڕەوەی کە لەسەری بەردەوام بوو ئەوانەی کە خاڵی سەرکەوتن و خاڵی ئیجابی و خاڵی پێشکەوتنە پەری پێدا و ئەوانشی کە لەمپەر بوون و بوونەتە ڕێگر و جۆرە لە جۆرەکان کە بە سلبی شکاوێتەوە کۆمەڵ تێپەڕێنێ و بە پشت بەخوای گەورە پاشەم باوەڵ و هیمەتی ئەندامان بەرەو قۆناغێکی نوێ هەنگاوەڵەگری و ئەمەش لەوە سەرچاوی گرتووە بۆ یار برای لای کادران و ئەندامانی کۆمەڵی ژڕوون بێکە هەر لە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەرە بەڕێ سەرۆکی کۆمەڵ لەوێ ڕایگەیان کە لێرە بە دواوە کۆمەڵێک خاڵی گرنگ و بۆنەی گرنگی سیاسی تایبەت و سیاسی و لە عیلاقات لە ناوخۆی حیزبێ کۆمەڵ لێرە بە دوا ئاوریان لێداتەوە لە سەریان ئەوەسێ بە ئومێدی هەنگاونانێکی باشتر و گەڕانەوەی ئومێدی زیاتر و دانانی نەخشەڕێگا کە بۆی کۆمەڵ لەسەری بڕوا و بەرەو زیاتر بەرەو پێشتون و بژانەوە و ئومێد بگێڕێتەوە بۆ خەڵکو بۆ ئەندامان بێگومان لە ڕابردوودا جەنابتان دەزانن کە بەجۆ لە جۆرەکان لەوانەیە لایەنگرێک ئەندامێک عادز بوو بێت یان دڵی هێشا بێت ئەم دیدارە تا چەند کاریگەری بێت لەسەر ئاشبوونەوە و باوەش پێکردنی ئەم حیزبە بە ئەندامان و لایەنگرانی خۆی بەڵێ بێگومان ینی یەکێ لە خاڵەگیرەکانی کە کۆمەڵی دادگەری بڕای لێداوە کە لەم ڕۆژۆ با بڵێن ئەبێتە عەمەلی و ئیشی لەسەر کردووە ئەوانەی کە ڕۆژێ ڕۆژان لە کۆمەڵ نیگەرانن و زیویرن و بێگومان داوای ڕەوایان هەیە هەموو ئەمانە کۆمەڵ بڕاری داوە کە لە ئامێزیان بگرێتەوە و زیاتر بەدەمیانەوە بچێ و گوێ لە سەرنج و پێشنیاز و داواڕەوەکانیان بگرێ و هەموو ئەوانەی کە ئەبنە مایەی یاخود بڵێن کۆمەڵ بڕاری داوە هەموو هێز و تاقە و توانەکانی کۆبکاتەوە و بیکاتە خاڵێکی قووەت و ئاڕاستەی کا بەرەو هێنانەدی ئەو ئامانجانی کە کۆمەڵی دادگەری بۆ دامەزراوە و بێگومان بەشێک لەوانە کە جەناب باسی کرد ئەمانە کۆڵەکەی سەرێکی و کادری دیار و بەرچاوی کۆمەڵی دادگەرین و کۆمەڵ کەسی لێ زیاد نییە و باوەش بۆ هەمان دەکاتەوە و بێگومان بەسەریش کراونەتەوە و ئەمڕۆژ دەبێتە ئەو خاڵە گرنگی کە لێرە ڕاگەیەندێکە ئیتر کۆمەڵ هەنگاوێکی نوێی هەڵگرتووە بەرەو ئاڕاستەیەکی پشتبەخوا سەرکەوتن و زیاتر بەرەو پێشچوون ئەڕوا بۆی ئەمانی خاڵە گرنگی کە ئەمڕۆ ئەو خاڵەجێکی لە خاڵ کە جەختی لەسەر کراوەتەوە
کاکتۆر بگومان ساردبوونەوە ڕوئەیە زۆرجار هەلومەرجی کارکردنی ئەندامان و کادران لە ناو حیزبێکی سیاسیە گۆڕانکاری بەسەردایەت تا چەندێک گڕوتین پێدانەوە بە کارکردندا گرنگە و ئەم دیدارە دەبێتە هۆکارێک بۆی کە ئەندامان لایەنگران ئەگەر پێشتر ساربوونەوەیەکیان هەبێەوە بتوان لەمە دووە بە هەلومەرجێکی جیاواز و بە هیوایەکی ترەوە کار بکەنەوە. بەڵێ بێگومان ینی لە کاری سیاسیە کە کارێکی با بڵین خۆبەخشانەیە و تااقەت پڕوکێنە بەتابەتی بۆ حیزبێکی بەرزنزمی زۆرە بێگومان بێتابەتی بۆ حیزبێکی معارەزەیەک و کۆمەڵی دادگەری کە ڕوبەڕووی سەختی زۆر بۆ تۆ ڕوبەڕووی دژایەتیکردن و محرومکردنێکی زۆر لەلایەن دەسەڵاتەوە بووە تۆ ینی ئەکرێ ینی ساربوونەوە بە بەدرێژایی 25 ساڵی خەبات و تێکۆشان و تەمەن وەکو وتمان کۆمەڵە ناڕەحەتی زۆرش لە ڕێگە بوون ئەکرێ ینی کۆمەڵی خەڵکانێک ساربوونەوە ڕووی تێکرد بن. بۆ یەکێ لە ئامانجەکانی ئەم دیدارەش بریتێ لە ئەوەی کە جەماوەر و بەتایبەتی ئەندامان و کاجانی کۆمەڵی دادگەری زیاتر گەرم و گوڕکەن ببنەوە و زیاد لەوێدا بۆ منە بەڕێز سەرۆکی کۆمەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر پەیامێکی گرنگ ئاڕاستەی کاجان و ئەندامان و ئامادە بوانی دیدارەکەکە و هەر لەوێشدا جارێکی کە کادیران و ئەندامانی کۆمەڵ هەموو پێکەوە پەیمانی وەفا دووپا دەکەینەوە کە لەسەر ئەو ڕێگا و ڕێبازەی کە کۆمەڵی دادگەری لەسەرێتی کە بێگومان ڕێبازی ئیسلامە و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بریتێ لە خزمەتکردنی دین و ژینی کۆمەڵگە زیاتر لە خزمەتی گەل و نەتەوەی خۆمان دابین بێگومان لەوێ بەڵێنی پەیمان وەفا دووپا دەکەینەوە کە درێژە بۆ کاروان و بەو کارە بدەین. کاک دکتۆر یەکێ لە دروشمەکانی ئەمڕۆ لەو دیدارە شانازی بە چ شتێکەوە 25 ساڵ چ شتێکەیە لەم حیزبەدا ئەندامان و کادرانی شانازی پێوە بکەن. بەڵێ بێگومان لەو 25 ساڵەدا ینی ئەتوانی بڵین کە کارەکانی کۆمەڵی دادگەری و بە سەرکردایەتی و بە ئەندامانیەوە و ئاماژ لە کارەکانی کۆمەڵی دادگەری هەموو ئەمەیە کە بریتێ لە خزمەتکردنی دین و ژینی خەڵک و لە غیری ئەمە وێزیەک نابینە کە کۆمەڵی دادگەری کە کارێکی جگەلەوەی ئەنجامدا بۆیە هەموو ئەوانەی کە لە ڕابردووە کردومانەوە ئاماژمان پێکاوە لەسەر ڕێگە دروستەکەین بێگومان هەموو ئەوانە شانازی پێوەکەین شانازی بۆکەین کە دیفاعمان لە دینی ئەو خەڵکە کردووە شانازی بۆکەین کە لە خزمەتی نەتەوەی کووردا بووین کۆمەڵی دادگەری هێزێکە کە لە بەدرێژایی مێژی و تا ئەمڕۆ کارێکی نەکردووە ڕۆژان دژ بە میلەتەکەی خۆی بێ بەڵکو لە پێناو میلەتی کووردا باجی داوە قوربانی داوە سەردەمانێک بوو کە لە دوای گرتنی عێراق و ڕووخاندنی ڕژێمی پێشوو کە بەڕێز جەنابی مامۆستا و ژمارەی لە هاوڵەکانی لەلایەن ئەمریکانەوە بە ناڕەوا بە ناحەق دەستگیر کرابوون خەڵکانێ بوو پێی وابوو کۆمەڵی دادگەری کۆتایی هاتووە تەنانەت هێزە کوردیەکانی کوردستان ئامادە نەبوون کۆمەڵ لە ناو لیستی کوردستانیدا جێبکەنەوە بۆ پەرلەمان بۆ چ بۆ هەرێمی کوردستان چ بۆ عێراق بەڵام کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی وکات توانی 6 کورسی کوردستان بەدەستبێنە و 2 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بەدەستبێنە ئەو 2 کورسی خستە پاڵ لیستی کوردستانی ئەمە شانازێکی نەتەوەیە بۆ ئێمە کە هەمیشە لە خزمەت ئەگەر ئەوان مەحرومیان کردین ئەوان پەرایزیان خستین ئەوان ئاویست ئێمە با بڵێین چاوەڕێ نەبوون 2 کورسی بەڵێ بەرەو کۆتایی بڕۆین بەڵام ئێمە ئەو 2 کورسیمان هێنا پشت بەخوای گەورە پاشان بە هەوڵ و تێکۆشانی ئەندامان و دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی ئەو کات و 2 کورسەکەمان خزمەت دۆزی ڕاوی گەلی کردەوە وە لە هەموو کاتێک کۆمەڵ لەکوێ بێ لە دیفاعی لە میلەت کردووە ئەمە شانازی پێوەکەین هەمیشە کۆمەڵ لە ئەو ململانیانی کە لە کوردستانە هەبووە و کۆمەڵ هەمیشە لە بەرەی خەڵک و میلەت و جەماوەرە بوو زۆر جار قوربانی بە بەرژۆنەکانی خۆی داوا لە پێناوی خەڵک و میلەتە لە وەکوتم لە قۆناغێک نابین لە خەباتی مەدەنی لە گربوونەوەی جەماوەری بۆ داوای ڕەوای هەرچی و توێژە کۆمەڵی دادگەری لەوێ نەبوو بێ یاخود پشتیوانی پشتگیری نەکرد بێ ئەم کەناڵەیەوە کە کەناڵی ئاسمانی پێیامەوە کەناڵی کۆمەڵی دادگەریە ئەنی ڕۆژانە پشتیوانی لە هەموو گربوونەوە و خۆپشاندانە ئەکەن لەو داواڕەوای خەڵکە ئەکەن کە داواکە بۆ مافەکانی خۆی وە بۆتە کەناڵێ بۆ هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان و بۆ هەموو دەنگی ستەم لێکراون و مەزڵومان بۆی هەموو ئەمە شانازی بۆکەین شانازی بۆگەین کە کۆمەڵی دادگەری لە ڕێی هەموو دەزیەکانیەوە لە خزمەتی پەروەردەی نەوەی نوێی ئەم گەل و کۆمەڵگەیەدا بوو ئەو بڕۆ لە ڕێکخراوەکانی لە خولەکانی لە بۆ نمونە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان چەندین جیلی قوتابی پەروەردە کردو بە بیر و باوەڕێکی ئاینی و ئیسلامی و
بە شێوەیەکە بوونە تاکی خزمەتگوزار ئێستا لە هەموو ناوەندەکانی خوێندن و کەرتە گشتەکانە وە تایبەتەکانیش کە کارەکەن ینی جێگەی ئومێد و شانازی بۆ چکە کۆمەڵ پۆلە لە خەڵکو و ئەندامانی پێگەیان و کێسان ناو کۆمەلگان هەموو بوونەتە تاکێکی خزمەتگوزار لەلایەکەوە لە ڕووی کاری با بڵین خۆبەخشیەوە کاری خێرخوازیەوە ینی کۆمەڵ نمونەیە سەرمەشقە لەم بوارەدا کە بۆ منە کۆمەڵە دەستگای خێرخوازی هەیە کە بەردەوام لە خزمەتی خەڵکی هەژار و نەدار و بێباوک و سەرلێکراوی ئەم گەلەیان بۆ دەستگای بەخشین کە مانگانە ڕۆژانە بەردەوام هاوکاری خەڵکی هەژار و نەدار و بێباوکەکە کە لە کاتێکە ئەمە پێچەوانی هەندێک ڕێکخراو کە بە ڕەنگە سەرچاوی داهاتەکان گومانایی بێ بەڵام کۆمەڵی دادگەری سەرچاوی ئەم دەستگای پارەی خێرخوازان و پارەی خێرۆمەندانە دووبارە ئەیخات و خزمەتی هەژاران و نەداران لەو لاشەوە نەخۆشخانەی بەخشین کە هەنی نەخۆشخانێکە کە توانین بڵین بۆتە بڕاند لە کوالەتی لە خزمەت لە هەرزانی تەنانەت زۆر شوێنیکە کە ڕێکلام بە خۆیەکە خۆی ببەخشین ئەڵێ نرخەکان وەکو نەخۆشخانەی بەخشین وایە واتە نەخۆشخانەی بەخشین ئەوەندە نرخەکەی لە خزمەتی هەژاران و با بڵین چارەخوازاندایە کەواتە کۆمەڵی دادگەری ئەگەر لەسەری بۆسی ینی وێزگەی زۆر گرنگ و کاری زۆر گەورەی هەیە کە بێگومان هەومان شانازی پێوەکەین و ئەوەی کە هەیە کۆمەڵ هەمیشە لە بەرەی خەڵک بووە لەگەڵ جەماوەر بووە لەگەڵ هەژاران بووە و هەمیشە لە بەرامبەری دەسەڵات و ستەمکردن وەستابێتەوە ئەمە لەسەر ئاسی ناخۆ لەسەر ئاسی دەرەوە ژانی ئەمڕۆ سەکردەی لایەنە سیاسەکان بدوێنە ئەو دیفاعی کە کۆمەڵ و سەرۆکی کۆمەڵ لە دۆزی ڕای کوردی کردووە لەناو پارچەکانی لەناو وڵاتانی دیکە کە کوردستان بەشێکە لەو یاخ بڵێن بۆتە بەشێک و لکێنراوە بۆ وڵاتانەوە بەرامبەر دەسەڵاتانی ئەو وڵاتانە دیفاعی دۆزی ڕای کورد کردووە ڕاستەخۆ ڕوبەڕوو و نەک تەنها لەوێ مجاملە بکە و ئەنجا لە دەرەوە قسە بکەی بۆیە کۆمەڵ ینی یەکی لەوانەیە کە شانازی پێوەکەین و سەکردەکانی کۆمەڵ و بەڕێز سەرۆکی کۆمەڵ و هەموو سەکردایەتی و ئەندامانی کۆمەڵ قسەی دڵ و قسەی سەرزاریان یەکە ئەوەی کە لە دەرەوە ئەیڵین و لەناو کۆبوونەوەکانە سەرۆکی کۆمەڵ و بەڕێزانی دیکە بە لایەنە سیاسەکانی دڵن ناو هۆڵی کۆبوونەوەدا نەک تەنها لە دەرەوە قسە بکەین لەناو هۆڵی کۆبوونەوەدا مجابلە بکەین بۆ ینی کۆمەڵ ئەتوانین بڵین هێزێکە توانیوێتی بۆ منە سیاسەتی سەرڕاستانە بکە سیاسەتێکی ئیسلامیانە بکە و بە جۆرە جۆرەکان ئەو سیاسی کایگە ئەیکات کە بریتێ لەوەی کە دیفاع لە خەڵکە بە ڕازگۆیی بە سادقانە بەبێژ مەرامێک کاکتۆرەوە کەمە کۆتا پرسیار ئایا جیاوازی ئەندام و کادرانی کۆمەڵ بەرپرسانی کۆمەڵ چییە قەت لە سەر بەرژەوەندی گشتی توانی یانە خۆیان دەوڵەمەندکەن و وەکو جۆرێک لەو کادر و ئەندامانی ترکە لە لایەنەکانی ترا کارەکەن بەرژەوەندیەکی زۆر بەدەستبێنن بخۆیان بەڵێ هەر خۆی کارکردن لەناو کۆمەڵی دادگەریە یعنی ئیرادێکی بەهێزیەوێ چونکە لەناو کۆمەڵە کارکردن هەر بە خۆی قوربانیە هەر بە خۆی قوربانیدانە هەر بۆ خۆی با بڵێن کارێکی پەروەردەی و داعوی و بانگەوازیە و هەر بۆ خۆی کارێکی خۆبەخشانەیە بە پێچەوانەی لایەنەکانی دیکە و لایەنی ترکە خەڵک بۆ ئیمتیازە چ دەنا ئەو لایەنەوە خەڵک دەناو کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری ئێستاوە بۆ خزمەتکردن بۆ کارکردن بۆ قوربانیدان هاتووە چکە هیچ ئیمتیازی ناو کۆمەڵە بەدەست نایە بۆ ئەندامان و کادیرانی جگە لە شەونخونی و ناڕەحەتی و خزمەتکردن بۆ ئێمە ئامانجە کاتێکە کۆمەڵی دادگەری ئەندامانی بۆ جیادەکردنەوە کە تایشی خزمەتگوزارن چاکەخوازن و بگرە خزمەتکردنی دین و ژینی خەڵک بە واجب لەسەر خۆیان دەزانن ئەمە لای کەشەوە ئەوانی کە لە چونەتە ناو پۆستەکانەوە بەگشتی هەموو ئەوانە با بڵین بەشێ لەو داهاتی کە لەو موچەی کە وەری دەگرن کە بێگومان داهاتەکان تەنها موچەکەیانە نیوێ دەنەوە بە کۆمەڵ بە دارایی کۆمەڵ و ئەو نیوەی تریشی بێگومان بەردەوام خەڵک ڕویان لێنێ و هاوکاری خەڵک و هەژاران و ئیتر بەپێی توانەوە پێویستی خۆیان هاوکارە بن و خەڵکێکمان نییە ئەوەی کە هەیە ئێمە وەزیرەکانمان پەرلەمانتارەکان بە شایدی خودی وەزیرەکانی حکوومەت و وەسەرۆکی حکوومەت لە باشترین و ئەمانەت پارێزین وەزیرەکان و پەرلەمانتارەکان بوون لە سەر ئاسی حکوومەتە خۆجێیەکان ئەنجومەنی پارێزگاکان یعنی ئێمە ئەندامانی ئەنجومەنی پارێزگامان ئیسلێمانی و هەولێریش کاتێک کە کۆمەڵی
دادگەری بڕیاریدا لە ئەنجومەنی خۆجیەکان بکشێتەوە کشاونەتەوە کە پێشتر خۆیان با بڵێن مۆزەفی حکوومەت بوون نەگەڕانەوە سەر نیانگیێڕانەوە بۆ سەر پیشەکانی خۆشیان و خانشیشان نەکردن یعنی موچەباو بوون لە کارێکا پێشتر خۆیان موچەخۆر بوون هەم لە ئەنجومەنی پارێزگای ئیستیقالیان کرد و خانشینیان بۆ نەکراوە و هەمیش حکومەت نەیگیێڕانەوە سەر کارەکەی پێشوشیان کاتی ئێستا نانبڕاو و موچەبڕاو بوون و شانازیش بێکن بۆ لەبەرەوەی کە هەڵوێستەکە کۆمەڵی دادگەری گرتێ بەر وە لە ئەنجومەنە خۆجیەکان پێی وایە کە ماوەی دیاساییان تەواو بووە لێک شایەوە کاتە ئەمانە هەموو ینی جیاوازی نێوان کادران ئەندامانی کۆمەڵن لەگەڵ خەڵکانی دیکە ئەگەر چی ئێمە ینی با بڵێن لە ناو هەندێک شوێنی دیکەش ینی خەڵکی باش و خزمەتگوزار هەیە بەڵام باز لە کادری کۆمەڵی دادگەریەکەین و ئەوانە کە جیاکرێنە بە تایبەتی لەلایەنەکانی ئەو کە باسی جمگەی حکومڕانی و سیاسی گرنگەکەین ئەمە خاڵی جیاکاری نێوان کادری و ئەندامانی کۆمەڵ و خەڵکی یاخڵێن لایەنەکانی دیکەی بەس خۆش بێ کاک دکتۆر ژیان بەو هیوایە کە وەرچەخانێکی گەورە بێم ڕۆم دیدارەوە نوێبوونەوەیەک بێت و ئاشبوونەوەی خۆشەویستی ئەندامان لایەنگرامێ بۆ کۆمەڵی دادگەری زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بەڕێز دکتۆر فاروق محەممەد ئەندامی ژنیامە دەکای دیداری کۆمەڵی دادگەری خوا بەخێر بێ سپاس.